سەد سکاڵا و سەد ئەمری دەستگیرکردنم بۆ دەربکەن بێدەنگ ناب. تەوان سەبارەت بەو سکاڵایە بەڵێ بە فەرمی بەدەستم گەیشتووە دوای ئەوەی خۆم برای بەڕێزم کە خۆبەخشانە وتی من ئەبمە پارێزەرت و کۆمەڵی دادگەری وەکو ئەنجومەنی باڵا ئەوانیش پارێزەرێکیان ڕاست پاردووە بەڵێ سکاڵاکە ڕاستە و داواکاری گشتی هەولێر کردوێتی لەسەر کۆمەڵێک بابەت لە ئێستادا ئاشکرای ناکەم کە ئەگەر ئاشکرام کرد هەموو دادوەرەکانی هەرێم دڵنیام لەوەی ڕوبەڕووی ئەو دادوەرە وەستنەوە کە ئەوە ڕێی هەموو دادوەرەکانە ڕێی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەوەی کە من وتومە بۆ بە تۆمە لەسرم دڵنیام ڕێی تەواوی هەرێمی کوردستانە تەنها یەک خاڵیان نەبێت کە ئەو خاڵە بە هیچ شێوەیە نەموتووە و من لە 2016 داکۆک یەکەم لە ماف و قوتی خەڵک بۆیە ئەم داواکاریە ئەم سکاڵای سیاسیە ئاڕاستەی من کراوەکو کەسێکەوە داوای ماف و قوتی خەڵکم کردووە نەک سکاڵایە نەک ئەمری دەستگیرکردنێک دڵنیابن دەسەڵاتدارانی هەرێم سەد سکاڵا و سەد ئەمری دەستگیرکردنم بۆ دەربکەن بێدەنگ ناب نەک پەشیمان نیم ئەمە بەڕاستی تاجێک بوو من بۆی ئەگەڕام و برادرانی هەولێر کردیانە سرم تاجی زێڕینە کە فەخر و شانازی پێوەکەم من لەسەر میلەتەکەم لەسەر قوتی میلەتەکەم سکاڵم لەسەر تۆمار بکرێ ئەمری دەستگیرکردنم بۆ دەربچێ